یەک لەو بابەتانەی کە ڕۆژانە نەخۆش سەردانمان دەکا یان ڕۆژانە نەخۆش لە زێدی کە عیلازی لە بۆ وەردەگری ئەوەیە کە دەرێ ئیلتیهابی خینم هەیە. ئەو مستەڵەحە ئەو بابەتە کە نەخۆش دەرێ ئیلتیهابی خینم هەیە یان مەبەستی ئەوەیە کە YBC خڕۆکەسپیەکانی بەرزە یان CRP برندە یانیش ESR. لە هەموو حاڵەتەکان هەر یەکێک لەوانە بەرزبی پێویستە سەبەبەکەی بزانین، پێویستە بزانین یەک لەوانەیان ئەوانە لە بەرچی برندە پێش ئەوەی دەست بە عیلاج بکەین. بەداخۆ ئێستا ڕۆژانە دەبینین نەخۆش هەر کاتێک ئەوانەی برند بوو کۆمەرێک عیلاجی وەرگرتیە، کۆمەرێک ئەنتیبیۆتیک دژە بەکتریا وەرگرتیە بەبێ ئەوەی کە بزانین سەبەب چییە. لە هەندێک حالەت ئەوانە هیچ پەیوەندیشان بە ئیلتیهاباتەوە نییە، لەبەرەوە هەر یەکێک کە ئیلتیهاباتی خینی هەبوو بەو قسەی خۆیان، یعنی هەر یەکێک لەوانەی برند بوو پێویستە یەکەم جار بزانین کە ئەوانە لە بەرچی برندە و چ نەخۆشیەک وای کردی ئەوانە برندبی. شەرط نییە بەس ئیلتیهابات بی، هەندێک جار نەخۆشی ڕۆماتیزمە، هەندێک جار نەخۆشی دیکەیە، نەخۆشی جەرگە، نەخۆشی کلیەیە، هەندێک جار نەخۆشیەکانی خینە ئەوانە برندەکەن. لەبەرەوە پێویستە نەخۆش پێش ئەوەی کە چارەسەر وەربگری لە بۆ بەرزبوونەوەی هەر یەک لەوانە بەرزبوونەوەی ئیلتیهاباتی خین پێویستە بزانین کە سەبەبی ئەو ئیلتیهابی خینە چییە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی